سۆزان کەمال بۆ کچە VIPەکەی شارد بۆوە لە ئاخی دەقە ئاشکرای کرد لەگەڵ ئیسۆی دەستگیرانی چۆن یەکیان ناسی کێ بۆ سەبەبی یەکتر ناسینیان ئیسۆ کەیە سۆزان دەڵێ زامەتە دەرجێکی لێ بدرێ بەڵام من ئەو ماوەیە ژوژنیان لێدام ئەو کەسانە کێنە لەو کچە دەکەن لەبەرچی وا دەکەن ئەو کەسانە کێنە بۆچی لە ڕۆژی مارەکردنی سۆزان گریە ئایا ئاهەنگی سێمی لەکوێ دەبێتن تەواوی زانیاریەکان لە کلین میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیددیۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێرت بین نەچێ وەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەوزان گۆڵەکەشدا بگرە بۆ ئەوی توی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی وەرەوە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوی توی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەی. سۆزان کەمال ئەو خاتونە پێشکەشکارەی هەموو کاتێک بە قسە خۆشەکانی و بەلێو خەندەیەکەی خەڵک بۆ لای خۆی ڕادەکێشێ و پرۆگرامەکانی زۆرترین بینەر بۆ لای خۆی ڕادەکێشێ بەڵام لە دوای ئەو خەندانە چەندین شتی نێنی هەیە. چەند ڕۆژێک لەمەوبەر تەواوی سۆشیال میدیای کوردی وەنەی سۆزان خان و دەستگیرانەکەی ئیسۆ بڵاو بووە و وەروە تۆڕی کۆمەڵایەتیان تەنێ بوو. سۆزان کەمال لە ساڵی 1970 لەدایک بووە لە شاری سلێمانی خۆی تاقانەیە و سێ براشی هەیە و برایەکی لە خۆی گەورەتر و دوو براشی لە خۆی بچووکترە. سۆزان کەمال هەر لە تەمەنێکی بچووکەوە هاتە نێو دنیای ڕاگەاندن لە ساڵی 2003 یەکەمین کاری کردو وەکو پێشکەشکاری و ڕۆژنامەوانی و چەندین کاری تر لە هەمووی دیارتر ئەو کاتە سۆزانمان ناسی کاتێک لە کەناڵی کورد ماکەس پرۆگرامی پێشکەش دەکرد و پرۆگرامێکی مەیدانی بوو لە بازاری داوەن تاون بوو. دوای ئەوە خەڵک زیاتر سۆزانیان ناسی و لە چەندین تیڤ جیاواز کاری کردووە ئەوانیش NRT کورد ماکس نێتیڤ و واروها چەندین کەناڵی تری ناوخۆیی بەڵام زیاترین ئەوەی کە خەڵک ناسی سۆزان کەیە لە کەناڵی کورد ماکەس بوو. ئەو خاتونە زیاتر بە خەڵک ناسرا لە چەند ڕۆژی ڕابردوو لەگەڵ دەستگیرانەکەی بە دەرکەوت ئەوەش بۆ هۆی دەنگدانەوەیکی زۆر لە تۆڵی کۆمەڵایەتیەکان هەموو پرسیاری ئەوە دەکەن ناوی هاوسەرەکەت چییە تەنها ئەو بازەوە دەکا کە ناوی ئیسۆیە بەڵام ئەم گەنجە قۆزە لەڕاستیدا ناوی ئیسماعیلە وەروە ئەو دوو کەسایەتە هاوتەمەنی یەکترینە بۆیە زۆربەی خەڵک لە کۆمنتەکان بۆ خاتو سۆزانیان نووسی بوو بۆ کسە VIPەکەت بۆ خۆت هەڵگرتە بوو لە ئاخری دەقا ئاشکرای کرد مەبەستیان ئەوەیە ئەو گەنجێک کە شووی پێکردووە گەنجێکی قۆزە بەڵام لە هەمان کاتدا سۆزانیش کسێکی جوان و عاقڵ و ڕێک و پێکە هەردووکیان تەواوکەری یەکتری دەبن ئینشاءڵڵا لە دوا ڕۆژدا. ئەو دوو کەسایەتە لە ئێستادا لە سۆشیال میدیا دەنگدانەوەی ئەگزار زۆریان بەدوای خۆیان داهێناوە بۆ سۆزان کەمال لە نوێترین دەنگدانەوەی باز لە شتێکی سیر دەکاتن دەڵێ ئەو ماوەیەی زۆر خەمیان داومەتێ و بۆ زۆریش خەمبار بوومە لەبەرەوەی هەر کاتێک کۆمنت یاخود نامەیەک بۆ سوتفە دەکەمەوە دەبینم زۆر شتی سیر و لابەلایەن نووسیۆ و دووها لە منو لە دەستگیرانەکەم دەکەن بۆیە زۆر خەمبار دەبم. خەڵک کاتێک دەرزی بە دەستی ڕادەچێتن ئەوە ئازارێکی زۆری دەبێتن بەڵام ئەو ماوێ من ژوژنم بەدڵدا چووە و زۆر ئازاریان داوم وە دەڵێتی میوادارم ئەو کەسانەی کە لە شتێکیان لە ناو دڵە ئیشاڵڵە بۆیان جێبەجێ دەبێتە و هەومان بینیمان سۆزان لە کاتی مارەکردن دەگریا بازەوە دەکاتن زۆر شتێکی ناخۆشە کاتێ ماڵی باوکت جێ دێڵێت و دەچیە ماڵێکی تر و ژینگەیەکی زۆر جیاوازە وەکو ئەوە وایە لە شارێک بچیتە شارێکی تر هیچ کەسێک نەناسی و بازەوەش دەکاتن هۆکاری تاقیکردنی هاوسەرگیری لەبەر ئەوە بووە دەڵێ پێویستە کاتێک هاوسەرگیری دەکەی پێویستە ماڵی خەزورانت قبول بێتن و ژیانێکی خۆش بژین لەگەڵ هاوسەرەکەم ئەو بازەوەش دەکاتن زۆربەی کەس کە پرۆگرامی بەختی تۆ پێشکەش دەکەم وا دەزانن من کەسێکی دەوڵەمەندم بەڵام ئەو پارانەی کە لەو پرۆگرامەدا هەیە تەنها پارەی پرۆگرامە هیچ پەیوەندیەکی بە منەوەدا نییە
خەڵک زۆربەی کات داواکاریم لێ دەکەن وا دەزان ئەو پارانە هی خۆمە بەڵام ئەو پارانە هی من نییە و تەنها هی پرۆگرامە منیش وەکو کەسێکی ئاسایی ماگانە بڕە پارەیەک وەردەگرم وەکو پێشکەشکارێک لەو تیڤە وەروەها بازەوە دەکەن چۆن لەگەڵ ئیشۆی دەستگیریان یەکتری ناسێ سۆزان کەمال دەڵێتن لە ڕێگەی هاوڕێیەکمەوە ئیسۆم ناسی و پاش ئەوەی کە داوای خۆشەویستی لێ کردەوە بۆ ماوەیەک لەگەڵ یەکتری بوونەوە بۆ ماوەیەکی زۆر کورت تاوە پێکتری بناسن و ئایا لە یەکتری تێدەگەن یاخود تێناگەن دوای ئەوە ڕاستەوخۆ ئەو گەنجەیە دەچێتە داخوازی سۆزان کەمال و ئەوانیش ڕازی دەبن لە ئێستادا دەستگیرانە وەڵام دیار نییە لە چ کاتێک و لە چ ساتێک ئاهەنگی سێیەمیان واتە ئاهەنگی هاوسەرگیری و لەمە دووە پێکەوە دەژین لە یەک ماڵ بەڵام ئەو کات و ئەو ساتەیان دیاری نەکردووە لە چ کاتێک ئایا ئاهەنگی سێیەمیان گەورە دەبێتن یاخود بە شتێکی زۆر ئاسایی ئەو ئاهەنگە کۆتایی پێدەنن و ئەوەی زۆر سەرنجی ئێمە ڕاکێشە کاتێک سۆزان کەمال بازەوە دەکات خەڵکێکی زۆر کۆمنت نامە چەندین قسەی هەڵی توپەلیتیان کردووە لەو قسانە داهاتۆ بازەوە دەکەن دوهای خراپ لەو خاتونە دەکەن کە هاوسەرگیری کردووە بە چەندین شتی ناشرین و هیوادارین ئەو کەلتورە لە ناو خەڵکی کورد نەمینێتن و بە تایبەتی کۆمنتەکان وا دەکا دڵی کەسی بەرامبەر دێشێنیتن هیوادارین ئەو کەلتورە ڕوو لە نەمان بکاتن وە لە جیاتی ئەوەی کە شتێکی ناز دەبین و یاخود شتێک کە بە دڵی تۆ نییە دەتوانانی ئەو شتێ لای دەی و سێری نەکەی واروها کەناڵ و پێجی کلیل میدیا بێبەژنە بۆ لەو کەسانەی کە جنێ و قسەی هەڵیت و پەڵی دەنووسن بەڵام ئێمە وادی ئەوەتان پێدەدەین هیچ کاتێک ڕناوەسین لە بەرەوەی هەر ڤیددیۆیەک بڵاو دەکەینەوە نزیکەی ملیۆنێک بۆ 9 ملیۆن بینەری هەیە لە هەموو لاپەرە فەیلمەکانی ئینستاگرام و تیکتۆک و سناپچات و یوتیوب و فێسبووکمان بۆیە ئەگەر 1 ملیۆن کەس سەیری ڤیددیۆکانمان بکە تەنها لەو 1 ملیۆنە بۆ 5 نەفەر بۆ 10 نەفەر خەڵک قسەی هەڵی توپەڵی دەنووسێت بۆیە ئێمەش ڕاستەوخۆ ئەو جۆرە کەسانە بلۆگ دەکەین و تاوەکو کلیلی میدیا مابێ ئەو جۆرە کەسانە لە کەناڵ و پێجی ئێمە نامێن و هەموو کاتێک بلۆگ دەبن لە هەموو لاپەڕە فەرمیەکانمان زۆر سپاس بۆ سەرکردنیتەوە ڤیددیۆکەمان و پێتان خۆشە ئەمجارە لەسەر چ کەساتێکی تری بە ناوبانجی کوردستان یاخۆ لەسەر چ بابەتێک ڤیددیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن واروها لایک و کۆمنت و شێر بین نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگ گۆڵەکەشدا بگرن بۆ ئەوی توی خۆشەویست یەکەمی کەس بێ بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئادکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوی توی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمابی وەرەوە دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەی ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لا کلیل میدیا